لە ژیاندا هەمیشە بە ئومێدەوە بژی، نابێ ڕەشبین بێ بۆ ژیان، چونکە ڕەشبینی لە ژیانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسانەکان بیر لە تاڵی و ناخۆشی ژیان بکەنەوە. هەموو مرۆڤێک ئازادە لەوەی چۆن بیرەکاتەوە و چۆن هەست و ڕەئی خۆی دەردەبڕێت. ئێمە نابێ هەموو شتێک ببەستینەوە بە چواردەوەرمان، هەر تاکێک لە کۆمەڵگادا ئەبێ هەوڵ بدە بە شێوەیەکی باش بیر بکاتەوە لە چواردەوەرەکەی خۆی، چونکە ئێمە گەر ڕەشبین بین هەمیشە بیرمان بۆ شتی خراپەچێت. داواتان یەکەم هەر کەسێک با لەسەر ڕەنجەشانی خۆی بژی. ئەگەر من بمەوێ وەکو تۆ بژیم ناتوانم، لەوانێت تۆ لە من باشتر بی لە مەعاناتی ژیانە. ئێمەی گەنج لەوانەیە بڵێن کەسێک سیاری پێیە، ئەمڕۆ مادەکەوای لێ هاتووە، ئەبێ من بۆ خۆم بژێنە. ئایا موچەیەکمەیە لەوانەیە کابرا محتابی بێ 500,000 400,000 300,000 دینار موچەکەی من لەوانەیە وەکو کابرایەک نەبێ ملیۆنی دیناری وەرگربێ. ئەبێ ئەمەی بەرۆ بە هەستین بە ڕەنجەشانی خۆمان، ماندووبوونی خۆمان، نابێت چاومە لە کەسێکی تر بێ بێ خۆمان بۆ خۆمان بژین. دائیمە من وەکو خۆم لەسەروی خۆم سیر ناکەم، لە خوارەوەی خۆم سیر دەکەم. هەموو گەنجێک پێویستە متمانەی بەخۆی بێت و هەروەها پێویستە لە کاتی متمانە بەخۆبووندا ئەمە ورەمان پەرست بە کاتێک کە شکست دەخۆین پێویستە گەنج متمانەی بەخۆی باوەڕ بەخۆیەوەی بەڕێژەی ناڵێم 100% بەڵام پێویستە هەموو گەنجێک بەڕێژەی 90-80 بێت لە بۆنەوەت متمانەی بەخۆی بێت پشت بەخۆی ببەستی و هەروەها هەر نائومێدیەکیش هەر گەنجێک کاتێک کە نائومێد دەبی بەتئەکیدیەوە هەر شکستە هەر نائومێدی سەرکەوتنێکی لە دوایە.